هەمومان دەبینین و دەبیستین کە بازاڕی دراو چۆن شێواوە بەڕوونی دیارە کە هاوسەنگی لەدەستداوە. ئەمە دەرەنجامی چیرۆشێکی درێژە، بەڵام بە کورتی بۆتان دەژێڕمەوە. سەرچاوی سەرەکی داهاتی عێراق نەوتە، نەوتەکەی بە دۆلار دەفرۆشێت. بۆ نمونە عێراق لە مانگێکدا ڕۆژانە تێکڕا 3,300,000 بەرمیل نەوت دەفرۆشێت. وەک لە نەخشەکەدا دیارە نەوتەکەی فرۆشتووە بەم وڵاتانە. دەبینن نەوتی عێراق بە نەخشەی جیاندا بڵاوبەتەوە. پارەکە لەم وڵاتانەوە کۆ دەبێتەوە و دەڕوات بۆ بانکی ناوەندی ئەمریکا لە نیویۆرک. داهاتەکەی بۆ یەک مانگ 7 ملیار و 600 ملیۆن دۆلارە. ئەگە بەرمیلێک نەوتی بە تێکڕا بە 73 دۆلار فرۆشت بێت. عێراق ئازادە لەوەی کێ نەوتەکەی بۆ دەردەێنێت، بە کێ دەیفرۆشێت، بە چەند دەیفرۆشێت. بەڵام کە بوو بە دۆلار ئیدی خاوەندارەتی دەکەوێتە لای کەسێکی دیکە. اینجا عێراق پێویستی بە 2 جۆر دۆلارە. دۆلارێکیان بەهۆیەوە کاڵا و شتومەکی پێ هاوردە دەکات و دەیکڕێت، دۆلارێکی دیکەش بۆ ئەوەی لە بازاڕەکاندا دیناری پێبکرێت و موچەی پێ بدات. واتە بە دۆلار کاڵا دەکڕێت و دیناریش دەکڕێت. دۆلاری حەواڵە کە بڕەکەی زۆرە ئاوا بە ئەلکترۆنی لە ئەمریکاوە دێت بۆ عێراق و لەوێشەوە دەچێت بە وڵاتان. بەڵام دۆلاری کاش بڕەکەی کەمترە و بەم جۆرە دێت. سەرنج بدەن هەموو 3 مانگ جارێک بە 5 فڕۆکە 2 ملیار و 500 ملیۆن دۆلاری کاش لە ئەمریکاوە هاتووە بۆ عێراق. یعنی ساڵانە 10 ملیار دۆلاری کاش لە ئەمریکاوە بە فڕۆکە هاتووە. بۆمبەکە تەقیەوە و نهێنیەکە ئاشکرا بوو. ئەمە ئێستا ڕوەدات ساڵانێکە ئەمریکیەکان بە عێراقەکان دەڵێن. دیارە تەواو پەتی تەحەمولیان پچڕاوە. ئەمریکا تووشی هیستریا بوو. دۆلارەکە ئەمریکیە، مڵکی عێراقیەکانە، بەڵام بەدەست خەڵکەوە دەیانبین. ئەمە شیرۆشێکی سەرنجڕاکێشە. دەزانن ئەمریکا چۆن بۆی دەرکەوت کە کێ قاچاقچی دۆلارە و کێ شەریکە قاچاقچیە؟ سەرنج بدەن. بیرتانە گوتمان عێراق بە 2 ڕێگە دۆلاری پێدەکات، بە حەواڵە و بە کاش. حەواڵە چییە و چۆن وەرەگیرێت؟ بۆتان باسەکەم. لە کۆتاییەکانی ساڵی 2022 کۆبوونەوەیەک لە نێوان یەرەکی فیدراڵی و بانکی ناوەندی عێراق بەڕێوە چوو. لەکوێ؟ لە عەمان لە ئوردون. ئەمریکیەکان گوتویانە ئێوە بەڵگەنامەی ساختەتان دا و وەسڵەکانتان ناڕاستن. لە ئەمریکیەکان سوور بوون و لە عێراقەکانیش نکوڵی کردن. زانیاریەکان بڵاو کرانەوە دەڵێن بەرپرسانی ئەمریکا وەسڵێکیان پیشانی بەرپرسانی عێراقی داوە. وەسڵەکە چی تێدا بێت باشە؟ بەڕای ئێوە چی تێدایە؟ لە وەسڵەکەدا نووسراوە گوایە 1 ملیۆن سەلاجە یعنی بە فرگر هاوردەکراوە. نرخی هەر دانەیەکیان بە 4,000 دۆلارە. پرسیویانە ئەرێ بەڕاست ئێوە ئەو هەموو بە فرگرەتان دەوێت؟ ئەی بۆ نەگرانن، یعنی بای 4 ملیار دۆلار تەنیا سەلاجە هاوردەکراوە بە یەک وەسڵ. بەشانی عێراقیان گوتووە ئەمە یەک هۆکاری هەیە. دەتانەوێت دۆلارەکانتان بە شێوەیەکی ناشەرعی ببنە دەرەوە و هیچی دیکە. بۆی ئەمریکا هات حەواڵەی کەم کردەوە. چۆن کەمی کردەوە؟ جاران بازرگانێک بە پێشکەشکردنی بەڵگەنامەیەک هەموو شتێکی پێشکەش دەکرد و هەموو شتێک ماشی بوو، دەڕۆژ بەڕێوە بە ئاسانی. ئێستا بازرگان دەبێت بەڵگەنامی ڕاست و دروست بدات. خۆی کێ؟ ئەو کەسەی پارەکەی بۆ دەڕوات کێیە؟ کۆمپانیای کێیە؟ جاری پیسە یان پەرێزی پاکە؟ سزای لەسەر یاخود نا. ئەم پرۆسێلانی کەم 15 ڕۆژی دەوێت. دوای 15 ڕۆژ اینجا پێت دەڵێن بەڵێ یان نەخێر. جا ئێستا لە 180 داواکاریەکان وەڵامی نەخێران وەگرتووە. ئەمە سەبارەت بە حەواڵە. ئەی پارەی کاش بۆ کەم بۆتەوە. ئەمەش بە قاچاق براوەتە دەرەوە؟ بەڵێ. ئەی چۆن ئەمریکا بەمەی زانی؟ کەسێکی ژیر لە بانکی ناوەندی ئەمریکا بیرەکاتەوە. دوای ئەوەی کە ئەبینن بە قاچاق دۆلاری عێراق دەڕوات بە وڵاتانی دیکە، بڕیارەدەن کە ئەو دۆلاری بۆ عێراقی دەنێرن هەمووی لۆک بێت لەسەر ڕقم بێت. دۆلارەکان ڕقەمیان لەسرە، سیریەڵان لەسرە، بۆ ئەوەی بە ئاسانی بناسرێنەوە. پارەکان لە ئەمریکاوە هاتوون بۆ عێراق. لە عێراقیش دراوە بە 4 بانک. لەوێ چوون بۆ دووبەی.
لەوێش پارەکان خراونەتە دوو بانکی میسریەوە. اینجا براون بۆ عومان، اینجا ڕۆیشتووە بۆ ئێران. لە ئێرانەوە جارێکی دیکە ئەو دۆلارە لە لوبناان و سووریا بینراون. کاتێک کە عێراقەکان ئینکاریان کردووە بە بەڵگەوە هەمان دۆلارە نیشان داونەتەوە کە لە وڵاتانە بەدەست خەڵکەوە بوو. زۆر باشە، دوای ئەوەی بۆمان باسکردن چۆن نەوتەکە بوو بە پارەکە چۆن چوە ئەمریکا، لە ئەمریکاوە چۆن دابش بۆ هاتەوە لە نێوان چەند وڵاتێکە هاتوچۆی پێکرا. ئێستا کات ئەوەیە بۆتانی باسکەم ئەم پارەیە کە هاتۆتە عێراق دراوە بە چەند بانک و چۆن دوای دیسانەوە پارەیە چۆتەوە دەرەوە و بانکانە کامانن. زۆر باشە، ئێستا با زانیارەکانتان بۆ تەواوکەم. بە جۆرە هەندێک زانیاری گوایە پارێزگاری پێشووی بانکی ناوەندی عێراق دوای ئەم پارەی کە هاتۆتە عێراقەوە 4 بانکی دەستنیشان کردووە خۆی. ئەم 4 بانکن کە بە جۆرەی زانیارەکان سییانان هەری یەک کەسن. بانکەکان بانکی شرقلەوسەتی ئیسلامی، ئاسیای ئیسلامی، قەبزی ئیسلامی، ئەنساری ئیسلامی. ئەم 4 بانکە ئەو پارەکانیان بۆ چووە و هەر پارێزگاری بانکی ناوەندی عێراق دوو بانکی میسری دەستنیشان کردووە لەکوێ لە دووبەی کە پارەکان لێو حواڵە بکرێن بۆ ئەو دوو بانکە. ئێستا بە جۆرەی بڕیارێکی بانکی ناوەندی عێراق هەم ئەو دوو بانکە میسریە سڕ کراون کە پارەی حواڵەی عێراقیان بۆ نەڕوات و لە هەمان کاتە ئەم 4 بانکەی عێراقیش دوور خراونەتەوە لە پەنجەرەکانی لە دەواازەکانی کڕین و فرۆشتنی دۆلار کە ڕۆژانە لەلایەن بانکی ناوەندی عێراقەوە ڕدەگەێنێت. لەگەڵ ئەمانەدا 16 دامەزراوەی دیکە لە بانک و لە کۆمپانیەکان سڕکران متکراون ناهێڵرێت بەشداری بکەن لە پرۆسەی کڕینی دۆلاردا.